پیرۆزە ستافی ماندوونەناسی کەناڵی SPUHD خەونی چەند مانگەمان هاتە دی. پیرۆزە بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. پیرۆزە بەڕێز سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیک کە هەمیشە پشت و پشتیوانی ستافی کەناڵی SPU بوویت. پیرۆزە میوانانی عزیز، ئامادەبوونتان گەورەترین پشتیوانیە بۆ ئێمە. سەرەتای مەراسیمەکەمان بە وتاری بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەست پێ دەکات. با بفەرمێت. ئێوارەتان باش. بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، ئەندام پەرلەمانی کوردستان و عێراق، سەرۆک زانکۆکان، ڕاگرە بەڕێزەکان، مامۆستایان، خوێندکارانی عزیز، ڕاگەیاندنکاران، دۆستانی زانست و داهێنان، ئامادەبوانی مەراسیمی لەدایکبوونی ڕۆڵەی ڕسکاوی کەناڵی SPUHD کەناڵی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی، بە ناوی خۆمان و ستافی کەناڵە ئەمڕۆ لەدایکبووەکەمان بە خێرهاتنی گەرمی بەڕێزتان دەکەین و خوازیارین ئەم کەناڵە شکێنەری ئەو بەستەڵەکە بێت کە چەندین ساڵە شەختەی نێوان کۆمەڵگە و زانکۆیە و دەرگایەکی نوێ بێت بۆ پەیوەندی نێوان خوێندنی باڵا و زانکۆ لەگەڵ کۆمەلگایە. ئەمڕۆ ساتەوەختی یەکەم هەنگاوە، بەڵام هەرگیز وا هەست نەکەن کە یەکەم هەنگاوی دوای حەوانەوەیە، بەڵکو ئەمڕۆ لە نازدارە و ئەم کەناڵە بەرخوردە لە دایکبووی چەندین شەونخوونی و هەوڵ و تەقەلایەکی کە هزرێکی پتە و کۆڵەکەی معنەوی گەورە تێپەڕاند، دەیان سەدان ئاستەنگ و لەمپەڕی قورسی بەخۆ بینیوە. دەستدانە کارێکی یەکجار مەزنی ئاوها بە بیری کەسدا نەهاتووە کە لە توانای مادی و معنەوی زانکۆیەکی حکومی وەک زانکۆمان بێت. ئەگەر هەست کردن بە مەترسی ئەو فەزا گەورەیە نەبێت کە لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی 1991 و دامەزراندنی زانکۆ و برەودان بە خوێندنی باڵا کەوتۆتە نێوان کۆمەڵگە و زانکۆ. ئەو مەترسیە خەریک بوو بگاتە ئاستێک خەڵکانی دەرەوەی زانکۆکان بە تەواوی لە ناو زانکۆ و پێکهاتەی زانستی و مرۆیی و توانستی گەشەپێدانی کۆمەڵایەتی دابڕابوون. ئەمە وێڕای ئەوەی کەمبوونەوەی کاریگەری زانکۆ لەسەر کۆمەڵگا کار لە هەستیارترین لایەنی مرۆیی دەکات، ئەوی شارستانیەتە بە واتە فراوانەکەی. ئەمڕۆ ساتەوەختی شکاندنی ئەو بەستەڵەکەیە و ساتەوەختی داڕمانی ئەو شەختەیە. کاتی ئەوەیە هەمومان بەیەکەوە زانکۆکان، کۆمەڵگا، مامۆستایان، خوێندکاران، میدیاکاران، کەناڵەکان، ڕۆشنبیران دەرگا واڵا بکەین بۆ گفتوگۆ و لێکتێگەشتن لە ڕۆڵی زانکۆ لە برەودانی ژیانی کۆمەڵگا. بەڕێزان، لەم ڕۆژە گرنگەدا جێی خۆیەتی سوپاسی پشتیوانی بەردەوامی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بکەین کە بەردەوام لە کارەکانمان دەپرسنەوە و لەم بیرۆکەیە لە یەکەم ڕۆژەوە پشتیوانمانن و خەمخۆری پرۆسەکە بوون هەتا گەیشتە ئەنجامی ئەمڕۆ. لە دڵەوە پیرۆزبایی ئەم تەلارە مەعریفیە و میدیاکاریە لە هەموو لایەک دەکەم. ئێرە مڵکی ڕاستەقینەی زانست و داهێنانە، ئێرە مڵکی زانست خوازان و خوێندکارانە، شوێنی داهێنانە بۆ ئێوە میدیاکاران. لێرەوە داواتان لێ دەکەین هەمیشە پاڵ پشتمان بن بۆ ئاوەدانکردنی ماڵی خۆتان، ماڵی زانست و داهێنان، ماڵی کەناڵی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ خزمەتی خوێندنی باڵا، زانکۆکان، زانست و معریفەت. خۆشنودی و بەرزفڕی
بۆ گیانی پاکی شەهیدان ئێوەش هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو بن. سپاس بۆ بەڕێز دکتۆر ئالان سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. داوا لە بەڕێز دکتۆر یوسف گۆران دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی پیرۆزباییەکانی بە کەناڵەکەمان و هەروەها پێشکەشکردنی وتەیەک. فەرموون دکتۆر. ئێوارەتان باش، هەموو لایەک بەخێر بێن. سەرەتا پیرۆزبایی لە هەموو لایەک دەکەم، دەستخۆشی لە سەرۆک زانکۆ و ئەنجومەنی زانکۆ و ستافی بەڕێوەبردننی ئەم شاکارە تازەی کە پێم وایە ئەتوانێت خزمەتێکی زۆر بە بواری خوێندن و بواری میدیاییش بکە. دیارە بیرکردنەوەی تەلەڤیزۆنێکی تایبەت بە زانکۆیەک یا بە بواری خوێندنی باڵا بیرکردنەیەکی داهێنەرانەیە خۆی لە خۆیدا. لە ڕۆژگارێکدا ئێستا ئێمە زۆر پێویستمان بەوە هەیە دەنگی خوێندکارانمان، دەنگی مامۆستایانمان بەڕاستی و بە دروستی وەکەوەی کە هەیە، وەکەوەی کە کێشەی حەقیقی مامۆستایانە، وەکەوەی کە کێشەی حەقیقی قوتابیان و خوێندکارانە بگەێنرێتە کۆمەلگا. ئێمە ئەزانین کە مامۆستا و قوتابی، مامۆستا و خوێندکار ئەتوانن وتوانیویانە چی ڕۆیەکی گەورە بگەینن لە گەشە پێکردن و تەنانەت زۆر جار لە هەندێک مەحەطاتی سەرەکیە لە ئەوەی شۆڕشێکی کۆمەڵایەتی بەرپا بکەن، گۆڕانکاری گەورە بکەن. بەڵام بەداخەوە زۆر جار قەزیە ڕاستەقینەکانی خوێندکاران، قەزیە ڕاستەقینەکانی مامۆستایان لەبەر چەندین ئەجندای سیاسی و ئێستاش لەبەر چەندین پرۆژەی ئیعلامی و سیاسی و حیزبیش ئاوەژۆ ئەکرێت و بەرەولایەکە ئەبرێ کە دەربڕی ڕاستەقینەی کێشە حەقیقەکانی قوتابیان و خوێندکاران و مامۆستایان نییە. بۆیە یەکەمین شت کە من داوا ئەکەم لەم کەناڵە لە داڕێژەرانی سیاسەتی ئەم کەناڵە ئەوەیە کە بتوانن ڕنگدانەوەی حەقیقی کێشەکانی خوێندکاران و قوتابیان بن، چونکە ئێمە پێمان وایە ئەگەر ئێمە بتوانین ئەو ئەرکە یا ئەو نامەیە یا ئەو واجبەی کە هەمانە بۆ کۆمەلگای بە شێوەی بە ڕاستەقینە ئەتوانین خزمەتێکی زۆر هەم بە خوێندکاران و قوتابیان بکەین، هەم بە کۆمەلگاکەی خۆشبان بکەین. مەسەلەیەکی تر کە زۆر گرنگە لێرەیە ئاماژی پێ بدەین ئەوەیە کە پێم خۆشە کە ئەم تەلەڤیزۆنە، پێم خۆشە ئەم کەناڵە ببێتە دەنگی ڕاستەقینەی زانست و ئەکادمیا و داهێنان. لە ڕاستیدا لە ئێمە لە عەسرێکە ئەژین کە عەسرێکی نێتوێرک و زۆری ئامرازەکانی پەیوەندی کردنە. زۆرجا نەقڵکردنی خەبەر یان نەقڵکردنی ئەو مەسجە گەورەی کە خوێندنی باڵا و ئەکادمیستان و زانست ئێوە بیگا بۆ کۆمەلگا زۆرجا بە ئاسانی ناڕوا و ئێمە ناتوانین ئەو پەیامە ڕاستەقینەی خۆمان بۆ پەروەردەکردنی نەوەکانی خۆمان، بۆ پەروەردەکردنی قوتابیانی خۆمان لەسەر و گۆشیان بکەین لەسەر بیرێکی زانستی ئەکادمی. بۆیە پێم خۆشە یەکێک لە گەورەترین ئەرکەکان، یەکێک لە سەرەکیترین ئەرکەکانی ئەم کەناڵە ئەوە بێ بیری زانستی، بیری ئەکادمی، بیری یەکسانی کۆمەڵایەتی، بیری یەکساری جەندەری نەناو ئەم کۆمەلگایە ئێمە پتەو بکا و بەهێز بکە. چونکە ئێمە ئەگەر زانکۆکان نەتوانن ئەم بیرە گەشە پێ بدەن، ئەگەر زانکۆکان نەتوانن مەڵبەندێکی سەرەکی برەودان بەم بیر و بۆچوونانە بدەن، ئەوە هیچ شوێنێکی تر لە کۆمەلگا نابینین کە بتوانێت لە ڕووی ئیعلامیەوە و پێم وایە لە ڕووی زانستەوە، لە ڕووی ئامادەبوونی زانستەوە هیچ شوێنێ وەکو کۆمەلگا وەکو زانکۆکانمان ئامادە نییە کە بتوانێت ئەو ئەرکە ببینێ. بۆیە ئێمە داواتان لێ دەکەین کە ئێوە بتوانن ببنە سەرچاوەی ڕاستەقینەی هەموو گۆڕانکارێ تازەگەرەکان و هەموو ئەو شتانی کە پەیوەستە بە مەسایلی علمی و ئەکادمی. و هەروەها ئەو ڕەبتەی کە پێویستە لە نێوانی کۆمەلگا و زانکۆکانە هەبێ کە ئێستا لەم ئێمە لە عەسرێکە ئەژین کە زانکۆکان ناتوانن وەکو جاران
دابڕاو بن زانکۆکان ناتوانن بەدەر لەو گۆڕانکاریانەی کە لە کۆمەلگادا ڕوئەدا لە گۆڕانکاریە کۆمەڵایەتی و سیاسی و علمی و هەموو ئەو شتانەی کە لە کۆمەلگایە ناتوان خۆیان داببڕێن بەڵکو دەبێ بتوانن ئەکتیڤ بنتیایە تەفاعلکەن لەگەڵیا بۆیە من پێم وایە ئەم تەلەڤزیۆنی ئێوە ئەتوانێ ئەو ڕۆڕەش ببینێ بۆی خەڵک بزانێت لە زانکۆکانمانە چی ئەگوزەرێ چی جۆرە توانایەکمان هەیە ئەتوانن زانکۆکانمان چۆن ئیسفادەیان لێ بکەن لە هەموو بارە جاجیاکاندا و تاقەی حەقیقی و توانای حەقیقی زانکۆکانمان بۆ خزمەتی کۆمەلگا بکەنە کارەوە بۆیە من جارێکی تر دەستخۆشیت لە زانکۆی پۆلۆتێکنیکەکەم دەستخۆشی لە هەموو مامۆستایان و قوتابیانەکەم بۆ ئەم کەناڵە تەلەڤزیۆنیە ئەو پێم وایە ئەگەر لەسەر ئەو سیاسەتە گشتیانەی کە پێشتر قسەمان لەسەری کرد بڕۆن ئەتوانن خزمەتێکی زۆر بە کۆمەلگاکەمان و بە بواری خوێندنی باڵا و زانست و ئەکادیمیا لە کوردستان بن هەر شاد و سەرکەوتوو بن. کەناڵێکی زانستی ئەکادیمیای هەمەڕەنگە و هەوڵ دەدەین بۆ ناساندنی گشت قۆناغەکانی زانکۆ با خوێندکاران. کەناڵی SPU پردێک دەبین بۆ گەیاندنی بەهرە زانستی و جیاوازەکانی مامۆستایان و خوێندکاران بە کۆمەڵ. ئێستاش دەچینە لای ئارامبەکر بەڕێوەبەری کەناڵی SPUHD تا لە ڕێگەی راپۆرتێکەوە وتەی خۆی و ناساندنی کارمەندەکانمان پێشکەش بکات. فەرمون کاگارم. سڵاوتان لێ بێم کاتتان باش بەخێن بێن بۆ مەراسیمی کردنەوەی پەخشی ئەزمموی کەناڵی SPUHD ئەو کەناڵی کە بەناونیشانی زانستدا هێنان ئەمڕۆ پەخشی خۆی دەست پێکات ئەو کەناڵی کە لە ناوەندێکی زانستی ئەکادیمیەوە ئەوێت هۆشیاری زانستی لە نێو کۆمەلگادا پەرە پێ بدات و زیاتر بکات پشتیوانی و هاوکاریەکانی ئێوە بۆ ئێمە گرنگە لێرەدا بە کورتی کەناڵی SPUHD بە ئێوە زیاترە ناسێن پاشۆی بیرۆکەکە گەڵاڵەکرا ڕەزامەندی ئەنجومەنی زانکۆ و سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی وەرگرت دواتر بە نووسراوی فەرمی ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵاکرا بە سوپاسەوە جەنابی وەزیری خوێندنی باڵا بیرۆکەکەی پەسەند کرد و ڕەزامەند بوو بەوەی کە کەناڵی SPUHD بکرێتەوە لەو کاتەوە دەستمان کرد بە کارکردن بۆ دانانی بیرۆکە و بنەماکانی کەناڵەکە و هەروەها وەرگرتنی مۆڵەتی فەرمی بۆکردنەوەی کەناڵەکە بۆ ئەو مەبەستە بڕیار درا کە ئەنجومەنێک دروست بکرێ پاشەوەی کە ئەنجومەنەکە دروستکرا لە 5 کەس بە سەرپەرشتی من و ئەندامێتی ئەم بەڕێزانە لیژنەکە دروستکرا لیژنەکە پێک هاتن لە کاکە ڕێگا فریالخان کاک شیروان کاک سۆران ئەم بەڕێزانە هەموو بەیەکەوە کارمان کرد لەگەڵ ئەندامانی دیکەی تیمەکەمان کە پێک هاتوین لە خێزانی SPUHD کاکە شکۆ هات و دەستی کرد بە کاری گرافیک و مۆنتاژ کاکە ڤارتانیش بە هەمان شێوە بۆیە کارکردنەکانمان درێژەی کێشا و بۆ مەبەستە بڕیارماندا کە تیمەکەمان گەورەتر بکەین بۆیە دەستمان کرد بۆی بەرنمەیەکدا بنین بەرنمەکە دەنگی خوێندکار و پەیامی خوێندکار بگەێنێ باخچە ئامادە و پێشکەشێکا و سەرکەوتیش کاری وێنەگرتنی بۆکات دەستان خۆش بفەرمون تیمەکەمان پێکهاتەکەی زیاتر بوو هەر بۆیە شەهێن لە تیمەکەماندا کاری کارجێڕی و پەیوەندیەکانەکە هەیکەلی تەلەڤیزۆنەکەی ڕێخست ماندوو بوو لەگەڵماندا و کاری پەیوەندیەکانیشمان بۆ ئەکات بۆی بتوانین باشتر پەیوەندیەکانمان و کارەکانمان لە ڕووی ئیداری و کارجێڕێەوە جێبەجێ بکەین جگەلەوە لە زۆر بەرنامەشدا دەنگی خۆی بەکارەهێنێ کاکدارە کاری هەواڵمان بۆکە و یارمەتی دەرمانن لە ڕێخستنەوەی هەواڵەکان و تێکستەکانماندا کاک سۆران وەرجێڕە زمانی ئینگلیزی و زمانی عەرەبی بۆ زمانی کوردی و بە پێچەوانەوە کارمان بۆکە و ماندووە بێ سپاس کاک سۆران گەشە خۆی یاساییە بۆیە بڕیارماندا بڕگەی یاسایی لە بەرنامەکانماندا هەبێ بۆی زیاتر وشیاری یاسایی بڵاو بکەینەوە چ بۆ فەرمانبەرانمان چ بۆ خەڵکی گشتی کارەکانمان درێژە پێدا ویستمان خەڵکانێک لەگەڵماندا بەشدار بن کە ئەزمون و شارەزاییان هەبێ و کاریان کردبێ بۆ ئەو مەبەستە کارمان کرد بۆ ئەوی کە کانی بێتە ناو تیمەکە و خێزانەکەمان گەورەتر بکە کانی لەگەڵمانە کارەکە لەگەڵ بەرپرسانی ئیداری حزبی بازرگانە گەورەکان بەرنمەیەکمان بۆکە دوور لە کاری تایبەتی و
دوور لە کاری ڕۆژانی خۆیان زیاتر ئەیبینن و زیاتر بەرنامەکە ئاشنا بن لە ئایندەیەکی نزیکە. بەرنامەی تەندروستی یەکێکە لەو بەرنامانەی کە گرنگیمان پێدا، بۆیە ئەم خوێندکارانە لە کۆلێژی تەکنیکی تەندروستیەوە هاتن و بە سپاسەوە بۆ کۆلێژەکەیان و ڕاگر و یاریدەدەرەکانیان و خۆشیان یارمەتی دەرمانن بۆی بەرنمەیەکی تەندروستی زۆر باش بکەین. دڵنیان بەرنامەکە زۆر باشە و لە ئایندەیەکی نزیکە ئەیبینن. کاک محەممەد، سومەیە خان، کاکە ڕاستی و ئاوێزە خانم بەردەوام خەریکی کارکردن بۆی بەرنمێکی باشی تەندروستی ئامادە بکەن. هەموو ئەم بەرنامانە و بەرنامەی دیکەش پێویستیان بە ئەرشیفکردن و ڕێخستنەوەیان هەیە بۆ تەنسیخکردن هەیە لەگەڵ پەخشکردنیە. بۆیە کاک بژێ و هەروەها کاک خەلیل بڕیاریاندا ئەو ئەرکە لە ئەستۆ بگرن، کاک ئاسۆش بە هەمیشەیی هاوکاریانە بێت. کارەکانمان وردە بەردەوامی پێدا. پێویستمان بەوە بوو کە ستۆدیۆیەکمان هەبێ دەنگەکانی تێدا ڕیکۆرد بکەین و هەروەها ڕاپۆرت و ڕێپۆرتاژەکانمانی لێوە بە دەنگ ڕیکۆرد بکەین. بۆ مەبەستە بڕیارماندا ستۆدیۆیەکی دەنگ دروست بکەین. ستۆدیۆ دەنگەکەمان ئەکەوێتە نێو بارەگای کەناڵەکەمانەوە. لێرەدا کاکە بابان کاری دەنگمان بۆ ئەکا و لە ژوورەوەکو دەبینن ستۆدیۆکەمان دروست کردووە. کاکە بابانیش ئیشی دەنگیمان بۆ ئەکا لە تەلەڤیزۆنەکە سوپاسی ئەەکەین. کارەکانمان هەوڵدا وردە درێژە پێ بدەین. بۆیە بەشی MCR کە شوێنێکە بۆ پەخشکردن کرایەوە کە ئەمە شوێنێکە هەموو کەناڵێک پێویستە هەیبێ. هەر لە نێو بارەگاکەی خۆمانە MCRمان کردەوە کە کارمەندی تایبەتمەندمان بۆ هێنا خێزانەکەمانی گەورەتر کردەوە. بۆیە لێرە وەکو دەیبینن کاکە ئەحمەد خەریکی کاری MCR و پەخشکردنە بێ بەردەوام ئەحمەد لێرە لەگەڵ هاوکارەکانی بەرامبەر بەو شاشەیە دانیشتووە و ئەوەی بەرهەمانی کە پێشکەش بە ئێوایەکەن ئەمان ڕێکی ئەخەن. دەستا خۆش بێ ئەحمەد. بۆیە بڕیارماندا زیاتر کارەکانمان پەرە پێ بدەین. بۆ ئەمەش پێویستمان بە هاوکاری و پشتیوانی هەیە. ئەم هاوکاری و پشتیوانیکردنە تەنها لە نێو زانکۆکەی خۆمانەوە نییە، بەڵکو پێویستمان بە خەڵکی دەرەوەش هەیە. بۆ مەبەستە لێرەوە پێتانەڵین ئێوە ئەتوانن هاوکار بن، ئێوە ئەتوانن پشتیوان بن. پەیامە بۆ هەموو کۆلێژ و پەیمانگا و مامۆستا فەرمانبەرانمان. وەرن دەست لە ناو دەست بەیەکەوە تەلەڤیزۆنەکە دەوڵەمەندتر بکەین، کارەکانمان فراوانتر بکەین، پەیامە زانستیەکەمان باشتر بگەینین. لێرە ئەڵەم سپاس بۆ هەموو ئەوانی پشتیوان و هاوکار بوون لە خستنە سەرپێی ئەم تەلەڤیزۆنە. سپاس بۆ هەر کەسێک کە بە بیرۆکەیەکی بچووک تا گەورە بەشداری کردووە لەگەڵمانە. سپاس بۆ ماندووبوونی هەموو لایەکتان کە واتان کرد ئەم تەلەڤیزۆنە لە ژێر ناونیشانی زانست داهێناندا کارەکانی درێژە پێ بدا. من سپاسانەکەم کە ئەمڕۆژ لە مەراسیمەکە ئامادەن و ئێستا ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارم فریال بۆ درێژەدان بە مەراسیمەکە. لای منەوە خواتان لەگەڵ. سپاس ئارام دەستخۆشی بۆ تۆ بۆ ستافە ماندوونە ناسەکەی SPU. سپاس بۆ هەردوو وێنەگر کاکە نەبەز و کاکە ڕاژان کە ئەرکی وێنەگرتنی راپۆرتەکەیان گرتە ئەستۆ. ئێستاش کاتێتی شیرینی کردنەوەی کەناڵەکەمان پێشکەش بە میوانان بکەین و داوا لە بەڕێزان دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بەڕێز دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆ دەکەین بفەرمونون بۆ شکاندنی کێکی کەناڵی SPUSD. یاخۆ بە خێر بێن، هیچم پێ ناوترێ، زۆر دڵخۆشم. کاک دکتۆر یوسف و کاک دکتۆر ئالان ئەڵێن با فەرمانبەرەکان کە ماندوو بوونە کاریان کردو ئەوان چێکەکە بشکێن. سپاسیانەکەین، گەورەیە. دووبارە و سێبارە پیرۆز بێ. پیرۆز بێ دامەزراندنی کەناڵی SPUSD، کەناڵی زانست، کەناڵی داهێنان. دوو پیرۆزبایی گەیشتووە بە دامەزراندنی کەناڵەکەمان لەلایەن بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێز کاگازاد محەممەدەمین، دکتۆر ڕەزا حەمەحسێن سەرۆکی زانکۆی سلێمانی. سپاس بۆ پیرۆزباییەکانتان. پیرۆزباییەکمان لەلایەن بەڕێز دکتۆر ومێد سەرۆکی زانکۆی جیهانەوە پێگەیشتووە. سپاس بۆ پیرۆزبایی بەڕێزیان.
بەڕێزان چەند پیرۆزباییەکی ترمان پێگەیشتووە چەپکە گوڵی پیرۆزبایی لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیەوە بەڕێز کاک فەرەیتون گەیشت بە زانکۆکەمان و بە کەناڵەکەمان زۆر سپاسیانەکەین هەروەها سپاسی تایبەتیشیانەکەین کە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی هاوکارمان بوون و بەشدارن لە یەکێ لە پرۆگرامەکانی کەناڵی SPUSD. بەڕێز خالید دۆسکی پیرۆزبایی ئاڕاستەی کەناڵەکە دەکات و داوای لێبوردنەکە کە نەیتوانی ئەمڕۆ بەهۆی هەندێک کارەوە ئامادە بێت. سەرۆکی دەستەی کوردستانی بەڕێز کاک پەڵاخانەقا پیرۆزبایی خۆی ئاڕاستەی کەناڵی SPUSD کردووە و سپاس و پیرۆزبایی ئاڕاستەی کارمەندەمان دوونە ناسەکانی کەناڵەکە دەکات. بەڕێزان ئێستاش کاتی ئەوە هاتووە دیبەیتێکتان پێشکەش بکەین کە کۆمەڵێک تەوەری لە خۆ گەیشتووە داوا لە خاتوو گەشاکەین بفەرمێ بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی دیبەیتەکە. میوانانی دیبەیتەکە دەربارەی چەند تەوەرێک گفتوگۆ دەکەن بە ناونیشانی میدیای تایبەتمەند و ئیتیکی ڕۆژنامەوانی و تەوەرێکی تر. فەرموو خاتوو گەشە بێ دیبەیتەکەمان پێشکەشکەی. ئێوارەتان باش من گەشە خۆشحاڵان وەکو ستافی کەناڵی SPUSD ئەمڕۆ لەگەڵتانە لەم دیبەیتەیە ئامادە بم. سەرەتای دیبەیتەکەشمان بە بانکردنی میوانە بەڕێزەکانمان دەست پێەکەین. بەڕێز دکتۆر ڕێبەر گۆران با بفەرمێ بۆ سەر ستەیج. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕێبەر گۆران سەرۆکی بەشی تەکنیکی میدیا دەرچووی بەشی ڕاگەیاندن ساڵی 2004 ساڵانی 2006 بۆ 2013 بڕۆنامەکانی دیبلۆمی باڵا و ماستەر و دکتۆرا لە قاهیرەی پایتەختی مسر بەدەستهێناوە. بەخێربێی دکتۆر. میوانی دووەممان بەڕێز کاروان ئەنوەر با بفەرمێ بۆ سەر ستەیج. کاروان ئەنوەر نووسەر و ڕۆژنامەنووس سکرتێری لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سەرنووسەری سایتی PUK میدیا ئەزمموی زیاتر لە 26 ساڵ کارکردن لە بواری میدیا. بەخێربێیت. بەڕێز کاروان شێخ عوسمان با بفەرمێ بۆ سەر ستەیج. کاروان شێخ عوسمان ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی تەلەڤیزۆنی گەلی کوردستان بەڕێوەبەردی هەردوو کەناڵی سلێمانی و سپۆرتی گەلی کوردستان ئەندامی ئەنجومەنی سەتەلایتی گەلی کوردستان خاوەنی زیاتر لە 25 ساڵ ئەزمون لە کاری میدیایی بە تایبەت لە تەلەڤیزۆندا. بەخێربێی کاک کاروان. سەرەتای دیبەیتەکەمان یەمە لای بەڕێزتان. دکتۆر ڕێبەر گۆران سەرەتای ئێمە لای بەڕێزتان. وەکو ئەزمونەی کە هەتا بەڕێزتان چ قسەیەکت هەیە لە بواری میدیای تایبەتە؟ بەڵێ ئێوارەتان باش خۆشحاڵم بە شانازیەوە کە لەگەڵ بەڕێزتان ئەمڕۆ بەشدارین بە حەزوری جەنابی وەزیری خوێندنی باڵا کاک دکتۆر یوسف و هەروەها جەنابی سەرۆکی زانکۆ پرۆفسۆری ئایدەر دکتۆر ئالان فەریدون ئەمین و هەروەها پرۆفسۆری ئایدەدەر دکتۆر ڕەزا و هەرموو بەڕێز و میوانانەی تریش کە بەشدار بوون. بە کورتی من ئەمەوێ سەرنجێک بەم لەسەر ئەوەی کە بێگومان کەناڵی میدیای تایبەتمەند یاخۆت کەناڵێکی میدیایی گشتی جیاوازی چیە لەگەڵ کەناڵێکی تایبەتمەندا دیارە لە چەند بوارێکی جیاجیادا. لە پێناسەیەکی سادە و دەست پێکەین کە میدیای تایبەتمەند بەو دەستگا میدیایە بینرا و بیسرا و نووسراوانە دەوترێت کە تایبەتە بە ڕووماڵکردنی گشتگیر و قۆڵ بۆ بوارێک بۆ زانستێک بۆ بابەتێک لە چوارچێوەی سیستمی میدیایی دیموکراتی لیبراڵی ئیسلامی یاخود جۆرا و جۆری تری دەسەڵاتداریشمان هەیە بە ئامانجی گەیشتن بە ئەو سیاست و استراتیژی کەناڵەکەدایە مەزرێنێ و گەیاندنی پەیام بەو وەرگرە دیاریکراوەی کە لەبوو بوارە یاخود لەو زانستە یاخود لەو بابەتەیە کە دەنیشان کراوە. ئێمە لە بواری میدیای تایبەتمەندا بەڕێزان چەند پۆلێنێکمان هەیە یاخود ئەو پۆلێنە سەرەکیی کە دەکرێت لە نێوانی خودی میدیا تایبەتمەندەکانە بە دوو شێوازە شێوازێکیان لەسەر ئاستی
بوار و بابەتەکانە کە پێی دەڵێن میدیای سیاسی ئابووری و زانستی وەرزشی تەندروستی و هەتا دوایی کۆننێکی تریانەوەی کە لەسەر ئاستی پەیامی کەناڵە ڕنگدانەوەی هەیە ئەوژەوەیەکە بە کەناڵی تایبەتمەندی هەواڵ یاخود کەناڵی تایبەتمەندی فیلم و دراما یاخود بە کەناڵی تایبەتمەندی بواری ریکلام دەناسرێن ئەمانە لە شێواز یاخود لە تایپی دۆمی ئەو دەستگا میدیای تایبەتمەندانن کە ئێستا لەسەر ئاستی جیهان و لە نێوخۆی خۆشماندا چەندین کەناڵ یاخود نمونەی کەناڵی تایبەتمەندی جۆرا جۆرمانەیە لێرەدا من ئەچمە ناو ناوەڕۆکی گەیاندنی پەیامەکەم دەمەوێت بڵێم کە میدیای تایبەتمەند لە بواری زانستیە جیاوازە لە هەندێک لە بوارەکانی دێکە بەڕێزان لە میدیای زانستیدا ئەگەر ئێمە دەست پێ بکەین لە ناساندنی بابەتەکەەوە یاخود بوارەکەەوە ئەوەیە کە چەند سیفەتێکی جیاوازە لە هەموو ئەو بوار و زانستانەی دیکە کە لە سیاسی یاخود لە ئابووری یاخود لە تەندروستی یاخود لە وەرزشیدایە ئەویش لە چەند خاڵێکی کورتا کورتمان کردوێتەوەیە کە یەکێک لە خاڵەگرنەکان یاخود تایبەتمەندیەکانی میدیای زانستی ئەوەیە کە دەوترێ گشتگیریە واتە چەند زانستێکی جۆراوجۆر لە خۆ دەکرێت وەگەوە کە لە بواری ئابووری یاخود سیاسی یاخود لە وەرزشی یاخود لە تەندروستیە ڕنگدانەوەیە ڕاستە ئەوانیش لقی دیکە هەیە بەڵام لە بواری زانستیە زۆرترین زانست و زانین ئەگرێتەوە ئەمەیەکێکە لەو خاڵانەی کە ئەبێ ڕەچاوی بکەین و هیوادارین ستافی میدیاکاری ئەم کەناڵە ڕەچاوی بکە و ڕنگدانەوەی هەبێت لەو پەیامە میدیانەی کە ڕۆژانە ئاراستەی وەرگرەکەیەکە خاڵی دووەم ئەنەزاها یاخود دەستپاکی نێوزە دەکرێت ئەوەیە کە پێمان دەڵێ کە ئێمە دەبێت زۆر ڕاشکاوانە و زۆر بە دروستی و بەڕاستی و بە دیقەت ڕاستیە زانستیەکان واتە حقایق عەلمیەکان بگوازینەوە بۆ وەرگر کە هەیە بە پێچەوانەی ئەوەی کە زۆر جار ئێمە لە بواری سیاسیە ڕەنگە پەیامێک ڕەنگە هەواڵێک ڕەنگە ڕووماڵی ڕووداوێکی سیاسیەگەر ڕەنگە بابەتەکە ڕاستیش نەبێ بەڵام ڕەنگە ئەو پەرچەکرداری نەبێت لە لای وەرگر وەگەوەی کە لە بابەتە زانستیەکانە هەیە چونکە بە پەیوەندیەکی ڕاستەوخۆیە بە بوارێکی دیاریکراو کە زۆرترین جدیەت و منطقیەت و وردی و دقەتیە ڕنگدانەوەی هەیە لە خاڵی سێمیشێکتر لە سفەتەکان یاخود لە سیماکانی میدیای تایبەتمەندی زانستیەوەیە کە باز لەوە کرێکە بەردەوام شکوکێکی منەظەممان هەیە ئێمە لەگەڵ حقایق زانستیەکانە کە چ لە ڕوانگەی تیۆرەکەی و چ لە ڕوانگە پراکتیکەکەی واتە ئێمە لە ڕێی داتا و زانیاری و توێژینەوە و تێستی ناو تاقیگە جۆراوجۆرەکانی زانستە جیاجیەکان هەوڵ دەین کە بتوانین ڕاستیە زانستیەکان بخێنە ڕوو بە پێچەوانەی هەندێک لەو بوار و زانستانەی تر کە باسمان کردوەک لە سیاسی و لە ئابووری و لە کۆمەڵایەتەکاندا هەیە بەگشتی میدیای تایبەتمەندی زانستی ئەوەیە کە زیاتر معریفەیەکی قوڵە گوازێتەوە بۆ ئێمە وە گوتمان دەبێت جدیەتی تیابێ سەرنج و وردی تیابێ و بابەتی بوونی تیابێ بۆ ئەوی وەرگر هەستکا و بابەتانەی کە ئاراستە دەکەی تەواو ڕنگدانەوەی ئەو زانستە جیاجیانەیە کە ڕووماڵ دەکرێت خۆ دەخرێتە ڕوو لە بنەمای دووەمیاندا گەل لە بابەتەوە بچین بۆ ڕوودا و بە کورتی ئەوەیە کە سیفەتی ڕووداوی زانستی زۆر جیاوازە لە ڕووداوی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ئێمە لە وەرزشی ئامی دەڵێ هەمیشە دەڵێن ڕووداوی وەرزشی خاوەن نەمەتێکی خێرایە زوو دێ و زوو دەڕوا و کۆتایی دێت بەڵام لە ڕووداوی زانستیە هەمیشە جدیەتی تایە هەم نەمەتەکەی هێواشە و هەم جدیەتی تایە و هەم ڕاستی زانستیشی تیا ئەخرێتە ڕوو بۆی کە وەرگر بتوانێت لەگەڵ ئەو ڕۆماڵکردنی ڕووداوانەیە باشترین زانیاری و زۆرترین زانیاری پێ بکە بینە سەر ئاستی وەرگر ئەوەیە کە ئێمە وەرگریەکی چۆنێتیمانەیە بەڕێزان وەرگری نەوعی لە میدیای تایبەتمەندی زانستیدا جیاوازە لە وەرگری هەموو جۆرە میدیاکانی تری ئابووری یاخود سیاسی یاخود وەرزشی و بۆ بابەتەکانی دیکە چونکە ئەوەیە کە ئێمە ئیش لەسەر کوالیتی دەکەین پەیوەندی ڕاستەخۆی بە زانستە جیاجیەکانی تەندروستی و بواری کیمیا بواری فیزیا بواری کوشتتوکاڵ و هەتا دوایی بۆ زانستە جۆراوجۆرەکانی دیکە کە ئەمەوە دەکات کە هەمیشە خاوەن وەرگریەکی چۆنێتی بین بە بەراورد بە وەرگری هەندێک لە میدیاکانی ترکە زۆر جار چەندێتی واتە قەبارەت یا ڕنگداتەوەکو میدیای سیاسی ئەگەر دیقەت بین خاوەنی زۆرترین جەماوەرە بەڵام کەمترین یاخود ڕێژەیەکی کەم لە کوالیتی یا ڕنگدانەوەی هەیە لەسەر بابەتی زمان پێش کۆتا خاڵ ئەوەیە کە دەبێ ستافی ئەم کەناڵە لە مامەڵەکردن لەگەڵ زمان و داڕشتنی یاخود سیاسی تەحلیلی ڕۆژانەی کەناڵەکەدا خاوەن زمانێکی زانستی بین بەڵام زمانێکی زانستی قوڵ و ئەبستراکنا ئەوەی کە خەڵک لی تێنەگا بەڵام دەبێت ڕەچاوی ئەوە بکەین کە هەندێک لە زاراوەکان ڕوونتر بخەینە ڕوو و زۆرترین زمانی زانستی تیا ڕنگ بداتەوە جگە لەوەی ئێمە سێ شێوازی ئاسی زمانمانەیە لە زمانی میدیایە ئاستێکی ئاسایی هوەری زانستی بەڵام لێرادا ڕەنگەڕنگدانەوەیکی زۆرترین شێوازی زانستی تیا بێ بە بەراورد بە هەندێک لەو بار و زانستانی دیکە کە هەن
کۆتاخاڵمانەوەی کە بەنگلیزیش بە عەرەبی پێدەوترێ قراءة المواضع العلمية یعنی خوێندنەوەش بۆ بابەتی زانستی بەڕێزان دیسان بۆ سیاسەتی ئەم کەناڵە و بۆ میدیاکاری ئەم کەناڵە زۆر گرنگە بۆ واتایی یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە دەبێ ئەو کارمەندانەی یاخود ئەو میدیاکارانی لەم دەستگا میدیایە کار دەکەن یان دەبێ پسپۆر بن لە بواری میدیادا و بێن لە کەناڵێکی تایبەتمەندی زانستیدا کارکەن یاخود دەبێ پسپۆڕم بدێشێک لە زانستەکانە بەڵام وەکو میدیاکار لە دەستگایەکی میدیایی زانستیدا کارکەن واتە ئەم دوو کۆڵەکەیە زۆر گرنگە بۆی کە بتوانی لە کاتی پێشکەشکردنی بابەتە زانستیەکاندا ڕنگدانەوەی ئەو واقعە خۆت ئەو دۆخە یاخود ئەو سروشتە بێکە لە میدیای تایبەتمەندی زانستیدا ئێمە بە کورتی سەرنجەکانم هیوادارم توانە بێتم زافەیەک یاخۆ زانیار بخینە سەر زانیارەکانی بەڕێستان زۆر سپاس دەستە خۆش بێ دکتۆر بەڕێز کاگەنوەر ئێمە لای بەڕێستان ڕاهەندەکانی ئیتیکی ڕۆژنامەوانی چین باش هەموو لای بەخێر بێن بەس من یەک تێبینیم لەسەر جەوی هۆڵەکە هەیە لە گەشتی زانستیەکێ هەتاوەکو لە ئەوەی کە کۆڕی دیبیت و بەڕێکردن نازانم ینی بەم شێوەیە پێویستە خوێندکاران ئیلتزامی زیاتریان هەبێت کە ئێمەیان هێناوە تێرە قسەکە ئێمە منتەسیبی ئەم جامیعەیە نین من وەکو ڕۆژنامە نووسێک هاتوو کاروان وەکو بەرپرسی کەناڵێک هاتوو ینی احترامن بۆ حاڵەتەکە مەفروض نییە وا بێت من خەڵکە بینم سێڵفیە گرێ خەڵکە بینم دەستی خزۆ سەرشانی برادەرەکەی گەشە خان سەبارەت بە کردنەوەی کەناڵێکی تازە ئەوەی کە لەسەر ئێمە پیرۆزبایی ئەەکەین وەک سەردیکە ڕۆژنامە نووسان وەک ئەو کەسانی کە ماوەیەکی زۆرە سەرقاڵی کاری ڕاگەیاندنین بەڵام بەڕاستی کە کەناڵێک لەدایک بێ وەک وایە مناڵێک لەدایک بێت خاوەنی کەناڵەکە بێ ڕووکاتە خوا بڵێ یا ڕەبی مناڵەکەم ساڵح بێت مناڵەکەم خێر بۆ دایک و باوکی باتەوە کێشەمان بۆ دروست نەکات ئیتیکی ڕۆژنامە نووسی پارێزێ بۆ لەبەرەوەی کە بەڕاستی ئێستا ئەوەی کە پێوترێت ئاکاری کاری میدیایی یان کاری ڕۆژنامە نووسی زۆر بەدەگمەن ئەپارێزرێت کە ئەڵێم بەدەگمەنیانی ئێمە باز لە کەناڵێکەکەین کە ئەمڕۆ لەدایک بووە SPU ئەم کەناڵە بووی هەیە کەناڵێکی زۆر باشی لێ دەربچێ و بۆشی هەیە کەناڵێک بێخەونێ بێ چەند مانگێک و بکوژێتەوە بەڵام من هیوادارم کە شوێنی خۆی بکاتەوە بۆ لەبەر ئەوەی کە هەست ئەەکەم کۆمەڵێک مامۆستای میدیاکار لە ناو زانکۆکەیە هەیە زۆر بەتوانان کۆمەڵی خوێنکاری ڕۆژنامە نووسیشیان هەیە یعنی خوێنکار نین هەر خۆیان ڕۆژنامە نووسن کە هاتونەتە بەشی تەکنیکی میدیا و بەشەکانی کە وەک ڕۆژنامە نووس هاتون بۆیە بێت ئەم کەناڵە SPU لە 100% ئاکاری میدیایی ئیتیکی کاری ڕۆژنامەوانی بپارێزێ بەنسبەتی مەبدە عالەمیەکانەوە کە میدیا لەسەر چه ئەساسێک دروستە بێت لەسەر چه ئەساسێک پەیڕەو ئەکرێ کۆمەڵێک مەبدەی جیهانی هەیە یەک لەوانە جارنامەی گردونی مافی مرۆڤ کە لە ساڵی 1948 بڵاو کراوەتەوە لێرەیە هەنێک لە بڕگەکانی باز لە وتن ئەکات شێوازی وتن شێوازی دەربڕین شێوازی پاراستنی خصوصیات ئەمە یەک دوو ئێمە لە ساڵی 1954 میساقی شەرەفی ڕۆژنامە نووسی هەیە لە دنیاە کە سەرجەم ئەو وڵاتانەی کە کاری ڕۆژنامە نووسی تیا ئەکرێت ئیمزایان لەسەر کردو لە کاتی خۆی و ئێستش پەیڕەو ئەکرێت لە ساڵی 1954ەوە هەتاوەکو ئێستا ئەم دوو مەبدەئە وەک ئەساسی شۆڕبوونەوەی ئیتیک تا ئێستا بەرقەرارە ئێمە خۆمان لە هەرێمی کوردستانە بەدەیان ئاکاری شەرەفمان ئیمزا کردووە لە نێوان کەناڵەکانی خۆمانە چ لە سەروبەندی شەڕی ناوخۆی نەگریسا لە ناوەڕاستی نەوەتەکانە چ لە سەروبەندی شەڕی ئازادکردنی عێراقا چ ئێستا کە ئێستا لە قۆناغێکی زۆر مەترسیداری میدیاین ئێمە کاڵێم لە قۆناغێکی مەترسیداری میدیاین ئێستا ئەو دوعایی کە من لە سەرەتاوە باسم کرد هەنێ لە کەناڵەکان دوعاکەش پەیڕەو ناکەن یعنی لە ماوەی سێ هەفتەی ڕابردووە زیاتر لە 20 کێشەی میدیایی لە سلێمانیا تەنها ئەم شاری کە من سکرتێری لقی ڕۆژنامە نووسانیتیا من ئاگام لێە زیاتر لە 20 کێشەی میدیاییمان هەبووە لە پابەند نەبوونی کەناڵەکان و ڕۆژنامە نووسەکان بە ئیتیکی کاری ڕۆژنامە نووسیەوە بە یاسای کاری ڕۆژنامە نووسیەوە بەو یاسایانی کە بەرقەرارە لێرە هەتاوەکو ئازادی وتن ئازاد بێت بەڵام ئێستا کە کارێکی وها ئەکرێت یعنی هەر زۆر دووری بۆ نەڕین کە خەڵک هەیە ئەمڕۆ چەند کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسی گیراوە لەسەر ڕاستکردنەوەی کاری میدیا کاری هەڵا ئەکات ئەبێت چی بکەیت ئەبێ ڕاستکرێتەوە کێ ڕاستی ئەکاتەوە دەستگا بەرپرسەکان ڕاستی ئەکاتەوە کەڵە دەستگا بەرپرسەکان بەداخەوەڵێم کە پۆلیسی سلێمانی و دادگای سلێمانی یەک لەو شوێنانن کە زۆرترین مانوبوونیان هەیە بە دەست
ناچەسپاندنی ئیتیکی کاری ڕۆژنامەنووسیەوە کەڵەم ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی یعنی ئێمە لێرە لە هەرێمی کوردستانە یاسامان هەیە یاسایەکمان هەیە زۆر بە نەرمونیانی نووسراوە یاسای کاری ڕۆژنامەنووسی ساڵی 2007 کە بە یاسای ژمارە 35 ناوبانی دەرکردووە دوو یاسای بەدەستێنانی زانیاری کە لە کەم وڵاتی دنیاە هەیە یاسات هەبێ بوو بەدەستێنانی زانیاری لە ئەوەی من بزانم تەنها 20 تا 25 وڵات هەیە لە کوی 194 وڵات کە یاسای بەدەستێنانی زانیاری تایە وەک یاسات جێبەجێ بکرێ بەڵام ئەم دوو یاسایەمان هەیە ئەبینین ئێمە دادگاکان بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێری ئەلکترۆنی ڕۆژنامەنووسەکانی ئێمە ئەبەنە بەردەمی دادگا ئەمە یەک دوو ڕۆژنامەنووسەکانی ئێمە کارێک ئەکەن کە یاساکان جێبەجێ نەکرێت یعنی ئەو کاتە تو ناتوانانی ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی لەسەر فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان جێبەجێ بکەی گەورەترین کێشەی ڕۆژنامەنووس ئەوەیە کە ئێستا پەنا ئەباتە بەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ دەربڕینی ناخی خۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە یاساکانی ئێرەیە بەپێی ئیتیک ناچێتە خانەی جێبەجێکردنی کاری میدیاییەوە ئەچێتە خانەی تۆڕی کۆمەڵایەتیەوە یعنی سۆشیال میدیا بە هیچ شێوەیە لە یاساکانی ئێمە شوێنی نەکراوەتەوە بۆیە کە کەناڵێکی ئاواهی دەست بەکاری خۆی ئەکا حتمما پێویستی بە پێیجێکی فەیسبوک و پێیجێکی تویتەر ئەبێت ئەو دوو پەیجە لەو حاڵەتەیە ئەگەر هاتو مۆڵەتداریش بن هەندێک بابەتی تا بڵاوەکرێتەوە کە بەدەر لەوەی کە مۆڵەتی هەیە ئەبێ ئاگای لە پرەنسیپەکانی کاری ڕۆژنامەنووسی بێ ئێمە هەر ڕۆژنامەنووسێک هەڵەسێکە کاری میدیایی ئەکات ئەرکێک لەسەر شانی هەیە سەرباری ئەوەی کە ئەو یاسایانەی ئێمە لێرە بەرقەرارن لە هەرێمی کوردستانە شتێکی شێ پێوترێت وجدانی ڕۆژنامەنووس و کاری خۆی ئەم وجدانی ڕۆژنامەنووس ئەوەیە کە بەدەر لە یاساکان ئێمە ئەتوانین فڕوفێڵ لە یاسا بکەین کەڵم فڕوفێڵ لە یاسا بکەین یعنی ڕۆژنامەنووسێک هەیە لە پشتی یاساوە کارێک بۆ خۆی ئەنجامەیە بەڵام ئایا ئەمە سەر بە ئیتیکی ڕۆژنامەنووسیە یان هەڵخەڵەتاندنی کاری میدیاییە بۆیە لێرەیە پێش هەموو شتێک پێش ئەوەی کە یاسا بەرقەرار بێ پێش ئەوەی کە بنکەکانی پۆلیس ڕۆژنامەنووسەکان بانکەن پێویستە ڕۆژنامەنووس خۆی لە ناخی خۆیان سوێنێک بخوات کە خیانەت لە پیشەکەی نەکا یەک دوو وڵاتەکەی خۆی خۆش بێت ئیشەکەی خۆی خۆش بێت پیرۆزی ئیشەکەی خۆی بزانێ نەک ئەوەی کە کەسێک بێتە سەر تەلەڤیزیۆنێک جنێو بە پێشمەرگە بات سەروەریەکانی میلەت پێشێل بکات سوکایەتی بە سەرجەم تەوەرەکانی ژیانی کوردەواری بکات ئەمە ئەو حاڵەتانەیە کە ئێمە لە بەردەمیان من لە کۆی ئەو کێشانەی کە لە 2 هەفتە و 3 هەفتەی ڕابردوودا هاتوونەتە بەردەسم بەداخەوەڵم کە سەرجەمی کێشەکان جێبەجێ نەکردنی کاری ڕۆژنامەوانیە نەچەسپاندنی ئیتیکە لە ڕێی کەناڵەکان و لە ڕێ هەنێ لە ڕۆژنامەنووسەکانەوە ڕاستە هەندێکیان لە نەزانینە کاڵم لە نەزانینە عنی ڕۆژنامەنووسێکی گەنجەیە شارەزای یاساکان نییە کارێکەکات تێئەکەوێت بەڵام هەندێک کەناڵ هەیە بە دەستی ئەنقاز کەڵم بە دەستی ئەنقاز یعنیم بە عەمدی ئێوە کارێک بکە ئەوەی کە مەبەستێتی جێبەجێ بکە جا من لێرە هیوادارم کە کەناڵی SPU لەو کەناڵانە نبێت کە مناڵی ساڵح و مناڵی باش نەبن بۆ دایک و باوکو بۆ میلەتەکەیان هیوادارم کە بەپێ ئەوەی کە کۆمەڵێک مامۆسای باشیان هەیە کۆمەڵی خوێندکاری ڕۆژنامەنووسی باشێ من تیمێکی گەنجم بینی کە هەمویان جێگەی هیوان کۆمەڵی ڕۆژنامەنووسی ئەتوانم بڵێم دڵگەرم و ئازا و چالاکن کەناڵێک بێت نمونەی کەناڵ بێ کەڵم نمونەی کەناڵ بێ ینی سەرجەم یاساکانی کاری ڕۆژنامەنووسی ڕنگ باتەوە لە ئیشەکانیە و ئاسانیش نییە کە تو بتەوێت کەناڵێک بیت هەموو شتێک جێبەجێ بکەیت بەڵام ئیمکانێتێکی مادی کەمت هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشە عەقڵ و پارە دوو تەواوکەری دوو کۆڵەکەی هەموو کەناڵێکن من دڵنیام کە SPU عەقڵێکی میدیایی زۆر باشی لە پشتە بەڵام ئەگەر هات و جەنابی وەزیریش لێرەیە ڕووی دەمەکەینە ئەو کە لێرە و لەوێ بتوانێت ئەوەنە هاوکاریان بێت کە کەناڵی تایبەتمەنی بەشی میدیایی بێ بە خویەک بێ بە پرەنسیپێکە بەشەکانی تر لە زاخۆ و لە دوهۆک و لە هەولێریش چاونم کەناڵە بکەن و هیوادارم کەناڵێکی سەرکەوتو بێ بۆیان سوپاسانە سپاس بۆتەکانم بەڕێز کاک کاروانی هێمە لای بەڕێستان گرنگی کەناڵە ناوخۆیەکان لە میدیای کوردیدا چییە؟ زۆر سپاس سەرەتا پیرۆزبایی لە دامەزراندنی کەناڵی SPU-ەکان ماوەیەکی زۆرە کەناڵە ناوخۆیەکان جارێکی تر گەڕاوەتەوە ناو ماڵەکانی ناو ماڵی بینەران ئەویش لە ڕێی ئەو سیستەمە تازانەی کە ئێستا کاری لەسەرەکرێت کە سیستەمی DVB-ە بە سێ کۆمپانیا جیا لە کوردستانە پەخشی خۆیانەکەن ئەگەر پێشتر بە سیستەمی VHS و لەگەڵ سیستەمی UHF بوو بێت ئەوە خەڵک بە ئاسانی نەیتوانیوە سوود لە کەناڵە ناوخۆیەکان وەربگرێت لە ڕووی کوالیەتی و لە ڕووی ئەو تەڕەدودانەی کە پێی وەرگرتەوە بەڵام ئێستا ئەم شێوازە ئاسان بووە وەکو باسم کرد لە ڕێی سیستەمی DVB-ەوە
کوالیتی کەناڵەکان باشتر ئەگاتە ماڵەکان ئەگاتە دەستی بینەر. ئێستا وەکو باسم کرد لەبەروی ئەم کەناڵانە بەشێکی زۆری هەم فیلم هەم بابەتەکانی کە دایەگرن لە بابەتی دۆکۆمنتاری یاش بابەتێکی تر بە کوردی دۆبلاژ یان تەرجەمە کراوە کە ئەمە ئاسانکاری زیاترە کات بۆ بینەر. بەڵام لە ئەسناوی ئەم کەناڵانەی کە تاکو ئێستا هەبووە بۆشاییەک هەبووە لە ڕووی کەناڵێکی تایبەتمەندی وەکو کەناڵی SPV کە زیاتر گرنگی بە زانست و داهێنانەدا و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ وڵای من نازانم جۆم لە دەنگی خۆم بە خراپیە نازانم لە عامی شاوایان نا کردنەوەی ئەم کەناڵەش ئەمڕۆ بۆ خۆی ئەو بۆشایی پڕکردەوە کە جێگەی خۆشحاڵیە بۆیە وێدەوارین کە وەک چۆن لە من باسی ناوچەکە ئەەکەم لە مەسر چەند کەناڵێگەیە نیلی تعلیمیەکان کە لە تعلیمی عالی و تاکو لە بوارەکانی تری گرنگیدان بە کشتتوکان و لایەنەکانی تری زانست کەناڵی تایبەتمەندیان هەیە ئەم کەناڵەش ببێتە سەرەتایەک بۆ کردنەوەی چەند کەناڵێکی تری هەر لە بواری زانستی باڵا و بوارەکانی تری زانستدا و بە خۆشحاڵیەوە وەکو ئێمە بینیمان کاکاروانیش باسی کرد ئەم کەناڵە ئەگەر پێشتر لە کەناڵە کوردەکانی ترە غیاب یان فەرە بۆشایی ئەومان هەبوو بێت کە بەرنامەی زانستی لە بوارە جیاجەکانە نەبوو بێت ئەوش بەهۆی هاوکاری نەکردن یان نەهاتنی پسپۆڕان و مامۆستایانی بوارە جیاجەکانی زانست بەهۆی ئەو دابەشبوونی کە کەناڵە کوردیەکان بەسەر حیزب و لایەنەکانە هەیان بووە بە جۆر لە جۆرەکان دەتوانین بڵێن دابڕانێکی دروست کردبوو بەڵام ئەم ئێستا دامەزرانی ئەم کەناڵە کەناڵی زانکۆی پۆلەتەکنیکە بەڵام هیوادارم بێتە کەناڵی گشت زانکۆکانی تر بە زانکۆهلیەکانیشەوە پسپۆڕان و مامۆستایانی بوارە جیاجیەکان لەم کەناڵە جێگا دەستیان دیار بێت و بە شێوازێک بێ وەکو دکتۆر باسی کرد بینار یان وەرگر بە ئاسانی هەزمی بکە و بە ئاسانی بابەتەکانی وەربگرێت بابەت زۆرە یعنی لە هەموو مەجالەکانە بە تایبەتی لە وڵاتی ئێمە کە وڵاتێکی کشتتوکاڵین زیاتر ئەوەی تا ئێستا لە کەناڵە کوردیەکانە بۆشایشی گەورەی دروست کردووە ڕێنماییکردنی جوتیاری کووردە و خستنە ڕووی لایەنە باشەکانی گەشەپێدانی کشتتوکاڵە بۆیە من هیوادارم کە لەم کەناڵە ینی بواری مەجالێکی زۆر زیاتر بەو لایەنە بدرێت لە ڕووی تەقیەکردنی جوتیاری کووردەوە لە ڕووی گەیاندنی ئەو چاکسازیان ئەو داهێنانەی کە هەندێک جوتیار لە ناوچە جیاجیەکانە بەسەلەن خۆیان لە بەرهەمی کشتتوکاڵی ئایکەن یان لە خزمەتکردنی کشتتوکاڵە یان لە کارەکانیانە کە شێوازێکی هەم ئەزمونە هەم زانستانیان تا بەکارهێناوە بۆیە جێگەی ئومێدا کەناڵی SPU کە ناوەکەی یا سلۆگۆنەکەی یان ئەو دروشمێکالی گرتووە زانست و داهێنانە ببێتە منبەرێک یا بێتە سەکۆیەک بۆ ئەوەی کە زانست و داهێنان لە گشت کۆمەڵان و لە گشت بینەرانی خەڵکی کوردستان بە شێوەیەکی ئاسان بگەێنێت و خەڵک ئاشنا بێتەوە بۆ بوارانەی کە لە زانست و لە داهێنانە ئەکرێن و لایەنێکی تریش هەیە بێت ئەم کەناڵە ڕەچاوی بکات پێویستی بەوە هەیە جگەل لە مامۆستاکانی زانکۆکان لە پسپۆڕەکان پێویستە کات ڕوودەمن بۆ بەڕێز وەزیری خوێندنی باڵا و سەرۆکی زانکۆیە پێویستەکان کەناڵە لەگەڵ ئاژانسێکی جیهانیە کۆنتاکتی هەبێ گرێبەستێکی هەبێ یان شتێکی وا دروست بکات کە لە بابەتەکانی زانست و داهێنانی جیهانیە بابەتیان دەستکەوێت و تەرجەمە بکرێت یا دۆبلاژ بکرێت یا مەسەن تەرجەمە بکرێت لەم کەناڵەوە پەخشکرێت و ینی جگە لە شتە ناخۆیەکانی کوردستان گرنگی بە زانست و داهێنانە جیهانەکانش بدرێت لە ڕێ وەکو باسم کرد کۆنتاکردن لەگەڵ ئاژانسێکی جیهانیان زۆر سپاس من هیچ شتێکترم نییە سپاس زۆر سپاستانەکەین سپاس هێرسێکتانەکەین کە ئەمڕۆ لەگەڵمانە ئابان دەبوون لەم دیبەیتەیە ئەگەڕێمەوە لای هاوکارم فریال بە درێژەدام بە مەراسیمەکە فەرموو فریال خان زۆر سپاسی خادوگەشاکەم زۆر سپاسی میوانە ئازیزەکان یەکەم داوای لێبورد نەگەی نەگەر کەمێک قەرەباڵغی و تۆزێ شڵەژان دروست بوو بێ لە ناو هۆڵەکەیە ئێستاش کەناڵی SPU لا ڕێ پامنێرانمانەوە ئەچنە لای میوانەکانمان تاواکو ڕاوبۆچوونی میوانەکانمان سەبارەت بەکردنەوەی ئەم کەناڵە ئازیزا و هەروەها سەبارەت بە ڕاوبۆچوونەکانیان و پێشنیار و داواکاریەکانیان بۆ ئەم کەناڵە بخەنە ڕوو داوا لە پامنێرانمانەکەین بچنە لای میوانەکانمان کۆمەڵی خوێندکارانی کوردستان پیرۆزبایی خۆیان ئاراستەیکردنەوەی ئاراستەی کەناڵەکەمانەکەن و پیرۆزبایی دەکەن لە کردنەوەی کەناڵەکەمان هەروەها کەناڵی SPUSD زۆر سپاسی ئەو خوێندکارە خۆبەخشانە ئەکا کە ئەمڕۆ هاوکارمان بوون لە هۆڵەکەیە و توانیان کۆمەڵێک کار و ئەرێک بگرنە ئەستۆی خۆیان
سلێمانی ڕابگەێنم و ئومێ دەکەم ئەم کەناڵی SPUSD لە پارێزگای سلێمانیە بتوانێت کەناڵێکی وەکو ئەوەی کە لە دروشمەکەی خۆتانەیە هەم زانست بێ هەم داهێنان بێ و ئومێ دەکەین هەموو ئەو بابەتانەی کە گرنگن بە تایبەتی بۆ خوێنکاران و بابەتی زانستی و داهێنانن ومێ دەکەین بە شێوەیەکی بە ئەزمونێکی نوێی دیجیتالی بگاتە هەموو خوێنکاران و بتوانن کۆی خوێنکارانی پارێزگای سلێمانی بتوان سوود لەم کەناڵە بە ڕێزەی ببینین کە ئەمڕۆ وەکو کەناڵێکی ئەزمونی لەدایک و لە پارێزگای سلێمانی. ناوەندەکانی ئەکادیمی لە کوردستانە لە ڕێگای تەلەڤیزۆرە بتوانن چالاکە زانستیەکانی خۆیان پەخشکەن، بەڵام دەستپێکردن گرنگ نییە، ئیدامەدان بە کارەکان گرنگە. ئومێد دەکەم کە وەزارەتی خوێندنی باڵا و سەرۆکاتی زانکۆ لە ڕووی سەپۆتی میدیاییەوانەوە خۆشتان بەهۆی پەیداکردنی ڕکلاوی بازرگانیەوە لانی کەم بتوانن کێبڕکەی کەناڵەکانی تر بکەن. بەڵام من خۆم وەک مامۆستایەکی زانکۆ دڵشادم بەوەی کە کەناڵێکی هاوپیشیانەی خۆمە بیرم و دڵنیاشم لەوەی کە سەرکەوتووە بن و سوپاسدانەکەم گیانەکەم لەگەڵم بە ئەچمە لای میوانەکانی کەم مامۆستام کاتت باش هەموو کاتێکە باش بۆ کەناڵی SPUSD پیرۆزبایی لە خۆم و لە سەرجەم مامۆستایان و خوێنکارانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی یەکەم بۆ کردنەوەی کەناڵی SPE و دیارە ئەمە لە ڕاستیە پڕکردنەوەی بۆشایەکی زۆر گەورەیە لە ناوەندە ئەکادیمیەکانە و بە تایبەتیش لە سنووری زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە بۆیە ئەمە بێتە مینبەرێک کە ئێمە توانین لەم ڕێگەیەوە خزمەتێکی باشی خوێنکاران بکەین و خزمەتێکی باشی مامۆستایان و خزمەتێکی باشی فەرمانبەرانی خۆمان بکەین و ئەمە بێتە تاقیگەیەک یان شوێنێکی پراکتیکی بۆ خوێنکارانی بەشی میدیا کە فەراغێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی لای ئێمە کە بتوانین استفادەیەکی زۆر باشی لێ بکەن. سوپاس بۆیەوەش. ئەچمە لای دکتۆر حەکیم. دکتۆر ئەم کاتت باش تەندروستی چۆنە؟ کاتت باش. سوپاس. چیت هەیە لەم ڕۆژەیە بۆ کەناڵی SPU؟ هەست بە چیەکەیت؟ بەشێک لە خوێندکارەکانی تۆش لە داهاتوە لەم کەناڵەیە دەست بەکارە بن وەک پێشکەشکار وەک بێژەر وەک مۆنتێر دەرەکەون. چ ئیحساسێک هەیە لەم ڕۆژەیە؟ من لە سەرەتا پیرۆزبایی لە دەستپێکردنی ئەم کەناڵە جواناکەم و هیوادارم بتوانێت ئەو پلانەی کە بە خۆی دایناوە جێبەجێ بکات و من ئەمە بە دەرفەتێکی زۆر زۆر لەبار ئەزانم بۆ کەرتی خوێنی باڵا و بۆ بواری زانست و بڵاوکردنەوەی ئەو چالاکیانەی کە خوێنکارانن هین مامۆستایانن هین ناوەندەکانی فێرکردن و خوێندنن و بۆ لە ڕوویەکی ترەوە فرسەتێکە بە خوێنکارانی ئێمە کە بتوانن ئەو شارەزایی و ئەو توانانەی کە فێریانەکەن بیگەێنن بە دەوروبەری خۆیان. من سوپاسیانەکەم سواسی ئەو خەڵکاناکەم کە لە پشت ئامەزراندی ئەم کەناڵەوە بوون و هیوادارم بتوانن سەرکەوتوو بن و ئێمەش هاوکارە بین ئینشەڵڵا. لای میوانێکی کە ئەمڕۆ لێرە ئامادەی هەبووە. پیرۆز بێ لە خۆمان لە زانکۆمان لە وەزارەتمان لە سەرۆکی زانکۆمان لە ستافی ئیداریمان لە ستافی ئێوەش کە ماندوو بوون بە هیوای ئاسۆیەکی گەشت بۆ ئەم کەناڵە جوانە. دەستخۆشی لە جەنابتانەکەم و هیوای سەرکەوتن بۆ کەناڵەکە ئاخوازم پیرۆزبایی خۆم ڕاگەیەنم بۆ سەرۆکی زانکۆ و زانکۆمان و هیوادارم بەشەکانی مامۆستا و بەشەکانی تەکنیکی میدیا هاوکار و پاڵپشت و پشتیوانی ئەم کەناڵە خنجیلانەیە بن بۆ ئەوەی بەرەو ئاسوودە و بەرەو پێشەنگێکی باش بڕوات بڕێو. زۆر سپاس پیرۆزبایی لە هەموو خوێندکاران و مامۆستایانەکەم بە هیوام وایە هەموو پەیامەکانی خوێندکاران لێرەوە بەڕاستی بگاتە شوێنی خۆی. هیوای سەرکەوتتان بۆ خوازم پیرۆزبایی لە خۆمانەکەین وەکو خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیک. پیرۆزبایی لە زانکۆی پۆلیتەکنیکەکەم هیوادارم ببێتە کەناڵێک بە شێوازێکی جوان و مۆدێرنانە بەرنامەکانی پێشکەشکا و سەرکەوتوو بن. خۆشحاڵیم بەکردنەوەی کەناڵە جوانەوە هیوای سەرکەوتن بۆ مولایەکە خوازم و دەستان خۆش بێت. وەڵام من یەکەم پیرۆزباییتان لە یەکەم یعنی دەستخۆشی لە تەواوی ئەو ستافەیەوە کەن کە کەمێک لەوە پێشەمە بینیمان دیار بوو ینی کارەکانیان ماندووبوونی پێوە دیار بوو. هیوادارم ئەم کەناڵە بێتە
دەستپێکی کارێکی نوێ لە هەرێمی کوردستانە کە بتوانێت پەیامی زانست و زانیاری بە تەواوەتی و بەماناکەی خۆی بجۆزێتەوە ئەو پەیامەی کە خوێندکاران و بەهرەمەندان و پسپۆڕانی بواری خوێنی باڵایە خۆتبواری سێکتەری پەروەردە هەیەە بە تەواوەتی وەک خۆی بیگوێزێتەوە بێتە دەنگ ڕەنگی ئەوان دووبارە پیرۆستان بێ هەڵ لە خۆشییا بن و بە هیوای کاری باش. من هەروکو لە دیبێتەکەی باسم کردە گوێڕای دەستخۆشی داوامان لە وەزیر کرد کە کەم تا زۆر بتوانێت هاوکار بێت هاوکار بێ بۆ ئەوی کە بۆ دابینکردنی سەرەتایەکی مادی هەتاوەکو پێی خۆی ئەکەوێتە سەر پێی خۆی بۆ لەبەرەوەی کە کەناڵەکە عقلێکی باشی تەیە هەم لە مامۆستاکانی زانکۆ هەم لە خوێندکارەکان کە ژمارەیەکی زۆریان پێشەوەی خوێندکار بن ڕۆژنامە نووسن کۆمەڵێکیان 15 ساڵە خەریکی کاری ڕۆژنامە نووسین ئەم ئەزمونە ئەگەر ئەزمونێکی سەرکەوتوو دەرچێت ئەزمونێکی جوان بێت هیوابەخشە بۆی کە بگوازرێتەوە بۆ زانکۆی سەلاحەدین بۆ زانکۆی دهۆک بۆ زانکۆی هەڵەبجە بۆ لەبەرەوەی تاوەکو ئێستا ئێمە کەناڵی پرۆفشناڵی متخصصمان نییە کە لە متخصص یعنی تایبەتمەند لە بوارێکی دیاری کراوە ئێستا ئەگەر کۆمەڵی بەشی میدیاکار لێرە بتوانن کەناڵەکە سەرکەوتوو پێ بکەن ئەوەش ئەکەوێتەوە سەرشانی تۆ و هاوکارەکانت وەک پەیامێردوو ئەوەی کە من بزانم ئێستا پەخشەکە لە میکس میدیا هەیە ئەتوانێت بگاتە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەمەش حاڵەتی دڵخۆشکارە سێ کەناڵەکە HD یعنی وێنەی جوانە ڕەونەق بەخشە سەرنجی خەڵک ڕاکێشە کە ئەم سیمە جوانانی تیا بوو ماوەتۆ سەرەوەی کە ئەو عقلە میدیایی کە ئەی با بەڕێەوە ئەگەر هاتو ئێوە لەناو خۆتانە بتوانن کەناڵێکی سەرکەوتوو بەرن بەڕێوە من دڵنیام کە ئەزمونونەکەتان زۆر سەرکەوتووە بێت و بڵاو بێتەوە زانکۆکانی کەس چاو لە ئێوەکەن کە ئەم کاتت باش چی تەیە لەم ڕۆژەیە بۆ کەناڵەکەمان وڵای پیرۆزبایی گەرم لە ستافی کەناڵەکە و بەڕێوەبەر و مامۆستان و دکتۆر هەموویەکەم بەڕاستی جێی شانازی ئێمە وەکو خوێندکار و وەکو ڕۆژنامەنووس و کامەرەمان لە دەرەوە من خۆم خوێندکاری بەشی میدیام بەڵێ هەم وەکو ئەزمونێکیش بۆ ئێمە ئەتوانین لێرە بەردەوامی بە ئیشەکەمان بین و دووبارە پیرۆزە. وەڵام ئەمە ڕۆژێکی زۆر خۆشە بە تایبەتی لە میدیای کوردیدا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیای زانیاری و تەکنەلۆژیای گەیاندنەوە غیابی قەناڵێکی زانستی زۆر زەڕوو بوو هیواداریم ئەم کەناڵە بە دڵنیاییشەوە ئەتوانێن بەهۆی ئازایەتی و لێبڕاوی کارمەندەکانیەوە دەتوانێت لە ئاستی پێویستی شەقامی کوردی دابێت هیوادارین گرنگی بە گەیاندنی سەرجەم پێشکەوتنەکانی زانست و خوێندن نەک تەنها بە خوێنەران و خوێندکاران بەڵکو بە سەرجەم تاکی کورد بگەیەنێت بۆی بەرەو سەتەلایت بوونیش بڕات ئێمە هەموو پشتیوان و خۆشەویستی ئەم کەناڵا بین. ئەم کاتت باش؟ باشتر سپاس. بۆ کەناڵی SPU. وەڵای پیرۆزبایەتان لە یەکەم بە هیوای بەردەوام بوون هیوادارم دەنگی ڕاستەقینەی خوێندکار بێت هەروەها کار و چالاکیتان زۆر بێت نۆک بە شێوازێکی ڕەمزی کرابێتەوە هیوادارم بە عملی بیسەلمێن کە زانکۆی پۆلیتەکنیک کەناڵی هەیە.